و بە سوودوەرگرتن لە توانای ئەفسەر و ڕێپێدرا و کارمەندانی بەڕێوەبەرایەتی هاتووی پارێزگای سلەیمانی بۆ ڕۆژانی 20 و 22 مانگ و پێی خشتەیە کە دەستنیشان کراوە سوودوەرگرتن لە توانای ئەم بەڕێزانە بە بەردەوامی لە سەیرانگاکان و لە شوێنە گەشتیارەکان مەفرەزەکانی هاتوچۆ ئەفسەر و کارمەند و ڕێپێدراوی هاتوچۆ بوونێ بێ بە بەسی ڕێخستنی ڕۆژی هاتوچۆ هەمانگی تەواو کراوە لە نێوان بەڕێوەبەرایەتیمان و هێزەکانی و هێزەکانی تری ئاسایشی ناوخۆ بەڕێوەبەرایەتی تەندروستی پارێزگای سلێمانی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی و بەڕێوەبەرایەتی گشتی گەشت و گوزار و هەموو لایەنە پەیوەندیدارەکانی بواری هاتوچۆ بۆ هاوکاریکردنی یەکتری و هەر کارێک کە لە ئەستوی ئێمە بێت لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆ تاوەکو بە تەواتی جێبەجێ بکەین لە کاتی ڕۆیشتن و هاتنی ئۆتۆمبیل بۆ سەیرانگا و شوێنە گەشتیارەکان و لە کاتی دروستبوونی لۆد و قەڵەباڵغی هەندێک لە شۆفێران پەنابەن بۆ بەکارهێنانی شانی ڕێگا خۆڵ کە ئەمە دیاردەیەکی زۆر ناشرین و ناشارستانیە بۆیە مەفرەزەکانمان لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆ هاوکارانمان لە هاتوچۆ هەر بەڵگەنامەیەکمان دەستکەوێت لە وێنە و ڤیدۆ کە هەر ئۆتۆمبیلێک چۆتە سەر شانی ڕێگا سەر خۆڵەکە ئێمە سزای دارایی توندی و کەسانە دەین کە شانی ڕێگا خۆڵ بەکارێنن کە وەکو باسم کە دیاردەیەکی زۆر ناشارستانی و نایاساییە شۆفێریکردن لەژێ کاریگەری مادە هۆشبەرەکە قەدەغێ و کەسی سەرپێچیکار ڕوبەڕووی کاری یاساییەکرێتەوە بەکارهێنان و ڕۆیشتنی ئۆتۆمبیلی بارهەڵگری گەورە بۆ سەیرانگا و شوێنە گەشتیارەکان قەدەغێ و ڕێگە پێنەدراوە و داواکاریمان لە هاوڵاتیانەوەی لە شۆفێرانەوەی بەتایبەتی شۆفێری ئۆتۆمبیلی بارهەڵگری گەورە کە لەو ڕۆژەدا بەتایبەتی لە ڕۆژی 21 مانگ بە هیچ شێوێ سەردانی سەیرانگا و شوێنە گەشتیارەکان نەکرد.